بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێکەواتە بەپێی بۆچوونی کاگڕامیار بێکەواتە چەپاندن و سەرکوتکردن و سەرکۆنەکردن هەموو خەسڵەتانەی کە خات و ئاراز گێڕایەوە ئەبێ ئەو بەرهەمەمان باتێک کاتێک کە مناڵێک وا پەروەردەکەی وەختێکە گەورابێ نابێ بەلاتەوە ناتەبیعی بێ کە ببێ بە کەسێکی تونڕە و ببێ بە کەسێکی دەمارگیر ئەگەر بێ بە سیاست مەداریش ببێ بە کەسێک کە زۆر بە توندی بیر و ڕاکانی دەرببڕە و تا ڕادەی فەرزکردن فەرزی بک بۆ چوونەکانی خۆی و بەڕەهایی بەڕاستی بزانێت بزانین وایە تیۆرێکی زانستیمان هەیەڵێ مناڵێک ئەگەر بێت و لە ئەمێزی دایک و باوکێکی دوور لە سەوز و خۆشەویستی پەروەردە ببێ و پەروەردەکەی پەروەردەیەکی ناتەندروست و ناتەبیعی و نەشیاوە ئەو حیلمان و ئەو خەفەکردنی کە خاتوونەمە کاگڕێمەر باسییان کرد تەماشاکەین ئێمە ناڵین وایان وانە بۆی خەڵکانێک ڕوبڕووی ڕخنە بنەوە لێمان ئەوە سێری واقعی کۆمەلگەی کوردەوارێکین کە گەورەکان ئێمە چۆن پەروەردە بوون ئێمە چۆن پەروەردە بووین و شەڕەنگدانەوەی چیە بووە ئێستا ئێمەش زۆر جاردانیشین گەورەکانی ماڵێن مناڵی ئێستا بێ ئەدەبە یعنی ئێمە کە مامۆستاین خۆم لە مەکتەبە مامۆستام ئەڵێ مناڵی ئێستا بێ ئەدەبە کاتێک کە ئێمە لە کۆڵانێکەوە ڕۆشتین مامۆستامانە بینی لە کۆڵانێکی ترەوە ڕۆشتین من زۆر جارامە بۆتە جێگای سەرنجی من باشە مامۆستا هیتلەر یا سەدام حوسێنە بۆ ئەم لەم کۆڵانەوە ڕۆتەوە لە کۆڵانی ترەوە بڕۆ ئەی بۆ لە یەک کۆڵانەوە ڕێن بەس بە ئاداب و ڕێوڕسمێکی ئاداب و ڕێز و تەقدیر و خۆشەویستی و مەحەبەتەوە گەورەکانی ئێمە کاتێک کە دانیشی ئەڵێ باوکانی ئێمە کە دانیش لە دیوەخانە مناڵ بۆی نەبوو بچێتە حوزوری دیوەخانەکەیەوە چونکە ئەو نەسامی هەبوونە پیا و شەهیم بوو ئەڵێ تۆ مود نەرمە تۆ ملت پانە بە شێوازێکی باش دایکان و باوکانی بۆ نەشەهیم بن یعنی ئێمە نازانم تێنتێ لێ بترسی نازانم بە چه خەتریاتێکەمە هیتلەرە سەدام حوسێنەمە پیا خۆرە دێوە درنجە بۆ لێ بترسی باسی مهمەی شەکە ناکەین کە ڕێزەکە تەقدیرە کە خۆشەویستیە کە مەحەبەتە کەواتە بەپێی قسەکانە بێ ئەمەی کە بە ناوی پەروەردەوە ئێمە دەرخواردی مناڵیین و نەوە لە دوای نەوە پێی پەروەردا بین هەمووی گەرای تونڕەوی گەرای هەڵهێنانی دیکتاتۆریەتە گەرای دووشتە گەرای عورفێکی پەروەردەیی فاسدە یان بڵێم فاسد نا موفسید گەرای عورفێکی پەروەردەیی موفسید نەمەنتەقە فاسد کرد موفسید بچین ناو پێناسە لۆغەوێکەوە فاسید بەس بۆ خۆتی سێوێک کە ئەترشێ بەس بۆ خۆی فاسد بووە کە خوارد دەبێتە موفسید ئەچ ناو بەرامبەریشەوە من سەگەر فاسد بم بەس بۆ خۆم بەس ئەگەر بوومە موفسید کۆمەڵگەکەش موفسید دەکەم نە مەنتەقە نە شەریعەتە نە قانونە نە یاسایە نە ڕێسایە نە معریفەیە نە فەلسەفەیە نە پەروەردەی مفسید چییە مەبەستە ئەوەیە بۆ نمونە ئەو کۆمەلگا مفسیدە لەگەڵ ئەو مشتە مفسیدەکانە ڕاهاتووە ئەو پەروەردە مفسیدەی پێشتێکی چاکە گەورەکانی ئێماڵێ کاتی خۆی پەروەردە وابوو باوکت ئاوا بوو ئەو مهم بۆ ئەمەی تۆ خراپە لە کاتێکە ئەمەی تۆ ڕەوا و حەقا و چوتە ناو خوێنەوە هەتا ئێمە بابگەرن و سێبغەیەکی شەرعیبوونی کۆمەلگەی کوردەواریش کە زۆربەی خەڵکەکەی موسڵمان ئەوەشی پێ بدەین دایکان و باوکانی ئێمە لەسەر پەروەردەیەکی عورفی ئاینی ڕاهاتوون کە کۆمەڵێک ئەحکام ڕەبتی بە شەریعەتیشەوە نییە ئێستا تۆ دی بە ئاەت و حەدیث بۆی باسەکەی ئەڵێ تۆ ئەتەوێ شەریعەتەکە تێک بدەیت پێ قبوڵ ناکرێت ئێمە دایان علامەمان هەیە بۆ نمونە لە ناو ئاینی ئیسلامە کە بەم جۆرە بیر ناکەنەوە بەعکسەوە تەسەورەکانیان ناڵم بە دروستی بەڵام تا ڕادەیەکی زۆر ئەگەر بەراوردی بکەی بە بۆچوونەکانی مەسەڵەن ژان بیاژێژ لەسەر پەروەردەیەکە گرێتەوە بۆ نمونە قسەیەکی ئیمامی عەلیەیە کاڵێ مناڵەکانتان دایک و باوکان مناڵەکانتان بۆ جۆرە پەروەردە مەکەن کە خۆتانەتانەوێت چونکە ئەوانە کوڕ و کچی سەردەمێکی ترن کاکەمە گوازرێتەوە بۆ ناو کەسایەتی ئاینە موسەقەفەکانیشمان ئێمە مامۆستایەکی زانکۆ هەیە مامۆستای تەلەبەی دکتۆراشە بە زۆر نەڕۆمە ناو تەفاسیلەکەەوە کە مۆجه بزانندێکیەیە یعنی سێرەکی کەسایەتیکی ئاینی هەیە و لە بنەماڵەیەکی ئاینیشا پەروەردە بووە کە کاتێک بیست و بۆیان باسکردم بە تەلەبەکانی وتووە ئەبێ بە شخصیت بن چوویتە پۆلەوە زۆر پێ مەکەنە یعنی زۆر خۆت قورس پیشاندە کە لە کاتێکە حەدیثمانەیە ئەڵێ بزە لەسەر لێوبوون سەدەقەیە ئەمە کەسایەتێکی ئاینی وەکو بڵی پەروەردەی لە لەو زانکۆکانە ئەمە هاتۆ کردوتی بە ئاین کە لە کاتێکە ئەمە تەبیعەتی شخصیە خۆی خراپیش نییە کە چویتە پۆلەوە ناوێت زۆر پێ بکەنی نەکاخرنەک ئەو مۆڕبوونەوە ئەو قەباحەتێک ئەو باسیەکە تۆ ناوی لێ بنێ ئەمە کەسایەتی و شخصیەت و زۆر باشە کەواتە باسەکە زۆر لی دەرنەچین باشە ئێمە ئێستا بە کورت و مختصری مەسەڵەن ئێمە بۆچی تونڕەوین لە بیر و بۆچوونەکانمانە ئێمە بۆچی هەمیشە هەوڵی خۆسەپاندنین مەسەن لەسەر مێزێک لە بەرنمەیەکی تەلەڤیزۆنیا من ئەوە ناکەم بەڵام مەسەلەن زۆر جار ئەبینی بۆ نمونە کەسێک لە میوانەکان هەوڵەیە عەرزی معریفەی خۆی بکا بەسەر ئەوی ترا مەسەلەن ئێوێ
ئێوێ مەسەلەن گەورەی خۆی عەزەمەتی خۆی پیشان بە تحقیقی ذاتی خۆی بکە مەسەلەن زۆر جار کە بۆ چوونێکیە بێ کە معجیبی حیزبێکە بێ پێی وایە تر خۆیەک حیزبی تری دروست نەکردووە هەرچەنە خۆم حیزبانەی دروست نەکردووانە سیاسی دروستیان کردووە پێی وایە مەسەلەن حیزبێکی تر دروست نەبووە کۆم حیزبێک کە ئەم وەلایی بۆی هەیە بۆ نمونە کاتێکە بێ بە یەکێتی لە مامزەلال تۆخترا کاتێکە بێ بە گۆڕان لە گۆڕانخوازەکانی دنیا زووتر ئێوێ بیگۆڕێ کاتێکە بێ بە ئیسلامی لە شێخەکانی عەرەب ئیدعای ئیسلامەتی زیاتر ئەکا ئەم هەموو خۆ بەتوندی تعبیر لە خۆکردنە دەرەنجامی ئێمە دوو قۆمانەیە قۆیەکی معنەوی معریفی قۆیەکی مادی بەرجەستەیی هەبوو قۆ معنەوی معریفیەکە هێزی خۆیەکە کاریگەری خۆی بەڵام نابینرێ بەڵام جێکەوتێ بێ بەرەنجام بێ شوێنە وارجێ ئێڵێ هێزێکی ئەبێ وەکوچی ناتوان ئێمە دەنگ نابینرێ قیاسیش ناکرێ بەڵام کاتێک دەنگ وجودی هەیە گە دەنگێکی زۆر بەقوت لە جامێک بدایشکێنێ ئەم دەنگە بۆن نابینرێ بەڵام بۆنێکی زۆر ناخۆش گەیشتە ئێحساسی تۆ هەستی بۆنکردنی تۆ ئیزعاجتەکە ناڕەحەتەکە وەکە شوێنە جێبێڵێکەوە بوو ئەمە هێزیە بوو کاریگەریە بوو هەروەکو چۆن مادەکە کاریگەری هەیە تحقیقی ذاتی خۆت چ وەکو کەسایەتێکی معنەوی معریفی چ وەکو کەسایەتێکی مادی هەبوو بیئەی کوردی یەک دانێ لە بەرچاوگرتووە بەس کەسایەتی مادی هەبوو هێزی خۆی بسەلمێنێ کە بە فعلی لە بەرچاوێ ئەبینرێ ئێستا من لەم بەرنامەیە هەمووتان ببەزێنم هەمووتان ناڕەحەت بکەم جوابتان پێ نەمێنێ ئیحراجتان بکەم عەدنان سەلمێنرا وجودی هەیە لێرە ئەم وجودەی هەیە ئەو تحقیقی ذاتی کە ماسلۆ باسەکە کاتێک بە ئەو پلەبەندی و پەیژەی کە بۆی کردووە لە ترۆبکە ئینسانەکاتە تحقیقی ذاتی خۆی سەی کەساتی تایکی کوردی کە بزانە چۆنە بە سیارە خۆی سەلمێنێ بە بینا بە خان و بە شەهادەیە کە ناوی لێ ناوە شەهادە کە مەرحەبای کەس نەکا و مۆڕ بێ و جوابی کەس نەداتەوە بەمانە خۆی سەلمێنێ بەڵام قۆی معنەوی معریفی زۆر هەناسە درێژتر و چاکتر و باشترە و ماوەتریشە ئەو کەسانی کە بە سیارە و بە مادە و بە سوڵتە و دەسەڵات خۆیان سەلمان نەمان و وەکو ئەو سەدام حوسێنی کە بینیمان چوێ بەردەم پەتی سێدارە و زۆر بە ناڕەحەتی و خەڵکێکی زۆریش عاتفەی بۆ جۆڵاکە نەما بەڵام نەجمەدینی مەلای خۆمان کە ئەدیبێکی گەورەی کووردە حاڵی نەبوو ماڵی نەبوو لە ماڵەکەی خۆیان کە مرد دوو پشی لێ هەبوونیان تیتلە و بیبلە بوو پاش 3 ڕۆژ گوێچکیان خواردە بوو کە چوونە سەر نەجمەدینی مەلا سێرەکەن بەبێ کەسی سەری نایەوە بەڵام نەجمەدینی مەلا ئەو فەرهەنگە معریفی کە بۆ ئێمەی جێڵاوە ئێستەش پرۆفیسۆرەکان ئێمە دکتۆرەکانی زانکۆی ئێمە یەک تێزی دکتۆرا ببینەوە زۆر بەدەگمەن باناڵێم 100 ناوی نەجمەدینی مەلایتەیە کە کەشکۆڵێک بۆ ئێمە کە فەرهەنگ بۆ ئێمە لە بواری ئەدەبا کابرایکی ئەوە دەوڵەمەند بۆ بەڵام تیتلەوە بیبلەی پشیلەکەی ماڵیان گوێچکیان خواردو لوتیان خواردو ئەو قووە معنەوی هێزێ ئێمە تحقیقی ذاتمان نین وجودمان نییە ئەم وجودە کە نەبوو کە معنەویاتت نەبوو کە معریفە نەبوو کە شتێک نەما تۆی تا خۆتی تا ببینیتەوە تۆ دێ ئەتێ بە فعلی بە مادی خۆت بسەلمێنی ئەوەمان لێ بسەنێت و هیچ نین هیچمان نییە هیچ شتێکمان دیار نییە ئەو معریفیمان نییە ئەوەی کە بەردەوام ئەوێت مەسەلەن زیاد لە قەباری خۆی گەورە بکە و بەردەوام شووتیە خاتە بنباڵی خۆی کەواتە ئەمە لە ناخەوە بەرەنجامی نەبوونە هیچ زفتە ڕۆبۆتێکە هەیکەلێکە ئەم هەیکەلە دی ئەوێ بە قورسایی سەنگ بچێتە بان میزان و کێشانە و پێوانە قۆی معنەوی نییە زۆر جار لەبەری مناڵەکانیش لە دەرەوە پەروەردەبوون و کۆنتاکتت هەیە و مامەڵی ڕۆژانت هەیە لەگەڵ کۆمەلگای ئەڵبانیا مەسە هەستەکەی ئەوان ئەم دەردانیان وەکو ئێمە هەیە بەردەوام مەسەلەن محتەم بێ بەوەی چۆن خۆی بسەلمێنێت چۆن بیر و ڕاکانی بەتوندی بگەێنێ هەرچەندە ئەڵمانیا مەشهورە بەوەی کە بیری تۆنڕەوی لە ڕۆژگارێکا لەوە سەری هەڵداوە بەڵام لە کۆمەلگای ئەمڕۆی ئەڵمانیا هەڵەم کە نازیەت تا ڕادەیە هێمای پرسیاری لەسرە من لەسەر ئاستی سلوکی جەماعی خەڵکی ئەڵمانیا پرسیارت لێ یەکەم هەستەکەی ئەم حاڵەتانە زۆرە وابزانم توانم بگەڕێمەوانێ سەر ئەوی مامۆستا کە باسی کۆمەڵێک ئادابی کرد کەوتم ئاوەکە بێنە مناڵەکە ئاوەکە بێنێ بۆ گەورەکە ئەمە هەمان شتە کە تۆ خۆت یعنی وەکو میلەت تعریفی ئادابی خۆت نەزانی بکەیت کە نەزانی ئەو ئادابە لە کێوە هاتووە کە ئەمە یا لە دیانەتەوە هاتووە یا لە ترادیشنێکەوە هاتووە کە وەرەگرتو و پرسیارن نەکردووە میلەتی ئەڵمان کە تربێتی مناڵ ئەیان لەسەر بناغی پرسیارکردن ئەم شتە ئەبێت لەسەر بناغی ئەوەی کە ئێمە چۆن بەرامبەر بە یەک دانیشتوین لە بەرزاییەکە چاومان بەرچاوی یەک ئەکەوێ مناڵ و گەورە وا معاملەی یەکتری ئەکەن توندڕەوی کاتێکە دروست ئەبێ بەرامبەر بە مناڵ لەو کۆمەلگایە دروست ئەبێ لەو پارچە کۆمەلگای ئەڵمانیا دروست ئەبێ کە مستەوای کۆمەڵایەتیان زۆر نزمە
ئەگینا دروست نابێت لە کۆمۆنیکیشنی ڕۆژانەیە بۆ نمونە کاتێکە لە کاتی انتخاباتە ئێوە مۆزوعەکە بەردەوام زۆر تیۆریەکەنەوە منیش بەردەوام ئەمەیە مۆزوعەکە ببەستمەوە بە ژیانی واقعی خەڵکی کوردستانەوە مەسەڵەن لە کاتی انتخاباتە بۆ نمونە مناڵەکانی تۆ یەکێکیان لایەنگری حیزبێ بێ ئەویان لایەنگری حیزبێکی تر بێ بۆ نمونە لەسەر گۆرانی بێژێکی دیاریکراوەیەکی کام دەنگی پێ خۆش بێ ئەوی تریان پێی وابێ کە ئەمە میدیا گەورەی کردوێتەوە یەکجارەوە نەژونەرمەندێکی عەزیم نییە مەسەڵەن ئەبێ بە مای سراعێکی زۆر تون مەسەڵەن خوێنیان بێتە کۆڵ لە تعبیرکردن لە بۆ چوونەکانیانە و لە کاتێکا کە مەسەڵەن ئەو حیزبەی کە کچە پشکۆلەکەت لایەنگری بۆ بیدۆڕێنێ لە انتخاباتە و ئەوەی تریان بیباتەوە مەسەڵەن هەستەکەی هەمان سلوک خۆی بەرجەستاکە کە لە لای تاکێکی ڕۆژهەڵاتی لە کۆمەلگای کوردیە لە کاتی بوونی ئەم حاڵەتانەیە خۆی بەرجەستاکە ئەوەی کە من توانیم بە بیەم بەو دوو کچەم ئەوەیە کە بچووک ئەبێ ڕێزی گەورە بگرێ گەورە ئەبێت ئەو واجیبە بخاتە سەرشانی خۆی کە شدڕون کاتەوانێ بۆ بچکۆلەکان باشە ئەمە تۆ باسی پرسیاری کۆمەلگای ئەڵمانی کرد مەسەڵەن چونکە بەتەنیا خێزان سەرچاوی پەروەردەنیە ئێمە کۆمەڵی مواسسەمانەیە کە هەمووی کاریگەری لەسەر پەروەردە هەیە خێزانەتی مەکتەبەتی سیستمی سیاسی هەیەی وەنیە من باسی ئەو پانتایی مەساحی ئیجتیماعیم کرد ینی مۆڕاڵی گشتی کۆمەلگا بڵێ من بە دەورەکە ئەڵێم کچەکەم ئەگەر بڵێ من ئەمە حیزبێکی خۆمە و ئەمە بڵێن حیزبی سەوز بیباتەوانێ پچکۆلەکە گوێ لێ ئەگرێ پێڵێ بۆچی پێم بڵێ بۆچی بیباتەوانێ ئەو نقطانی کە لە پرۆگرامی ئەم حیزبایە چی و چییە بۆچی بەدڵتە ئەمە شتێکی کە ئەویش گەورەکەش پێ ئەڵێ بچکۆلەکەش ڕێی خۆی بۆڵێت لەم حاڵەتە هەردووکیان ڕێی یەکتری قبوڵەکەن ئەڵێ دە باشە تۆ مادام ئەوە بە تۆ باشە ئەوەش بۆ من باشە بەڵام بۆ مەسەلەی گۆرانی وتن من پێم وتم کچەکانم کۆمەڵی گۆرانیان لەسەر MP3 بۆ تەسجیل کردوم بۆی کە زوو بیرم کەوێتەوانێت کە ئەمە مۆسیقای کچەکانمە بڵێن مۆسیقای گەنجی ئەمڕۆ چیە مۆسیقای دیسکۆیە مۆسیقای دانسا مۆسیقای ئەوەیە ڕەنگە من گوێم لە مۆسیقای کلاسیکی بێ ئەم شتانە بەڵام بەدەنگی بەرز ئەیکەنەوانێ من وەکو دایکێکی کورد ناڵێم پەلەپەل یعنی وەکو بڵێن تەزاهور بکەم بڵێم من گەورەم خێرا بیکوژێنەوانێ ئەڕۆمە پێشەوانێ ئەڵێم ئەبێ ئەو ئاواهی بەرز بێت ئەویش ئەڵێ ئەخر بە بەرزینە بێت بەڕاستی زەوقی نییە منیش دەڵێم دە باشە بەیەکەوە گوێ لێ بگرین دانیشین بۆ بەیەکەوە گوێ لێ ئەگرین و لە سەدا لە سا ئەتوانم بڵێم نەوەی حاڵەتەکان مناڵەکانم قەناعەتم پێەکەن ئەم بەخشی ئەو مۆسیقای خۆشە زۆر باشە بەتەنیا مەسەڵەن مەبەستم ئەوە نەبوو ئەم نمونانە مەسەڵەن بۆ بگەڕیتەوە بە قەدەرەوەی مەبەستمەوە بوو ئەم حاڵەتانەی کە بە ڕێزان باسیەکەن ئەم سلوکە ئەم حاڵەتی تونڕەوی لە قەنەعەت و بۆ چوونەیە هەستەکەی بەستەنیا زادەی کۆمەلگای کوردیە یا ئەمە خەسڵەتێکی گڵۆبەڵە ینی ئەمە شتێکی گشتیە هەموو دنیاوایە لە هەموو دنیا هەیە بەڵام بە نسبەتێکی تایبەتی خۆی بە گوێرەی پێشکەوتنی ئەو کۆمەلگایە بە گوێرەی ئەڵمانیا لە کوردستانە چێ لەمە مەڵێ ئەڵمانیا لە کوردستانە چێ ئەڵمانیا بە هیچ جۆرە لە کوردستانە چێ بەڵام لە کوردستان ئەچێ لەو شوێنانەی کە کوردەکان هەموو بە شێوەیەکی زۆر مڕەکەس بەیەکەوە ئەژین لە چیا لە ئێمە ناچن لە گێتۆ کە لە گێتۆ ئەژین لە چیا لە ئێمە ناچن لەوەی کە گوێ ئەگرن سیر دەکەن ئەخر ئێمە بۆ گوێ ناگرین مەسەڵەن هەستەکەی ئێمە گوێ ناگرین بە فعلی لەبەر ئەوەی هەر کەسە مەبەستێکی هەیە لەبەرەوەی گوێ ناگرێ مەبەستی خۆت بە خۆتە کەواتە لە کاتی مناقەشەی کوردیە ئەوەی کە قوربانیە مۆزوعەکەیە بەڵێ ڕاستیەکەیە ڕاستی مۆزوعەکەیە ئەو کەسانش کە گوێ ئەگرن ئێستا تۆ باسی بەرنامەکەی خۆتی کرد مامۆستا باسی ئەوەی کرد هەر کەسە ئەوێت جاری وهەیە هەر کەسەوە لە بەرنمەیەکە خۆی بڵێن ببێ بە مەلیک خەڵکەکە هەموو سەیری ئەو بکەن دوایی من بڕۆمەوانی بڵێن ئەوە بۆ چینەیان هێشت قسە بکەی من ئەمە ئیسان ئەگەر هاتە گەیشتە ئەو نقطەیە بڵێ من بە خەیاڵمانایەت پێویستم پێی نییە بەوە من ئەو شتە ئەڵێم کە ئیمانم پێیەتی کە تۆ ئەو شتە وت کە ئیمانێ پێبوو کەواتە تۆ باوەڕێ بە ڕاستیەکی تایبەتیە و لەو ڕاستی خۆتە هەوڵەی گوێلەوانی کەش بگری بەڵام زۆر جار لە کۆمەلگای کوردیە ڕاستی ئەبێ بە قوربانی بۆ مووقفی جۆرە کەسێک مەسەلەن تۆ هەر پرسیاری مناڵەکان مناڵ لە کاتێکا کە تۆ فێری نەکەیت لێرە مناڵ زۆر سەی تەلەڤیزیۆنەکات من لە ماڵەوانەیە لە مەرحەلەیەکی تەمەنی مناڵەکانمە تەلەڤیزیۆنم نەبوو لەبەرەوەی حەڵقەیەک هەبوو وەکو ئەوەی کە ئێستا خەڵکەم و سەیریەکە لێرە منیش حەزمەکە سەیریکەم مناڵەکەم بردە جێگەنی و سەعات پێش کاتی خۆی پەلەپەل ئەمنوان جاری وا هەبوو حەزمە کرد بەڕاستی حەزمە کرد یعنی شتێک ڕووبا بۆی ئەو مناڵە بنوێ و ویسکوت بی و قسە نەکا و پرسیارم لێ نەکا بەس بۆی بڕۆمە دەرەوانێ کە تەماشام کرد ئەم حاڵەتە دووبارە ئەبێتەوانێ کۆمەڵێ ڕۆژ کۆمەڵێ جار کۆمەڵێ شەو و مناڵەکەم هەتا بێت دوورەکەوێتەوە لێم
ومن مشغولي رسمێکم کە ئەو ڕسمە هی من نییە کە ئەمەوێ تەلەڤیزۆن فرۆشرا چونکم ناتوانم بە مناڵەکەم بڵێم مەسەلەن کە گەورە بوو سەیری تەلەڤیزۆن مەکە بەس خۆم بە دیاریەوە دانیشم ئەمە مناڵی ئێمە قودوەی نەماوە کۆمەلگای ئێمە قودوەی کۆمەڵایەتی سیاسی علمی ئەمانەمان نەماوە کە قودووە نەما پێویستمان بە لاساییە لاسایی چی بکەینەوانێ لاسایی ئەوانە ئەکەینەوانێ کە شتەکانمان پێی ئەڵێن بە تەلەڤیزیۆن و بە رادیۆ و بە مجەلۆ بەجێری بە هەوەسی خۆیان ئێمە وەکو منجەڵێکمان لێ هاتووە کۆمەڵێک سەوزە و کۆمەڵێک دان و لەو داڕوجان و هەمووی تێکەڵاو کراوە بەسەریەکە زۆر باشە بە تایبەتی بە باسەکەت بەڕستان زۆر جار محتەمن بە مۆزوعی دراسەکردنی سایکۆلۆژیای کۆمەڵناسی سیاسیەوە بڵین تۆ پێ دوایە کۆمەلگای کوردی ئەوەندە لە ئەزمەی قدووە و ئەوەندە لە ئەزمەی ئایکۆنا بژی و لە هەمان کاتیشا ئەگەر پەیوەستیشی کەیتەوە بۆ پرسیاری کە هەروەکو پێویست هەز ناکەم لەسەر ئاستێکی فراوان وەڵامە وەرگرت بێ باشە تونڕەوی پەلەکردن دواکەوتن ئەو پرسیاری کە سەرەتا لە بەڕێستم کرد و گواستمەوە بۆ بەڕێزان هەستەکەی بەستەنیا خەسڵەتی ئەو کۆمەلگایانەیە کە هەستەکەن لە ڕەوتی گەشەکردنی مێژووە دواکەوتون واتە ئەم حاڵەتە سایکۆلۆجیانە پەیوەندی چییە بە بنیادی سیاسی و پێگەی سیاسی ئەو کۆمەلگایانەوە لە قۆناغێکی دیاریکراوی مێژوویە پەیوەندی هەیە بە عوقدەی سیاسیەوە بۆ نمونە عوقدەی نەبوونی تر نەبوونی دەوڵەتە نەبوونی حکوومەتێکی باشە نەبوونی کۆمەڵە ئەوەی کە ئەوڵێ ئیدیالی نمونەی باڵایە کە چاوی لێ بکەین بۆ لایانی پۆزتیڤی من پێشەوەی وەڵامی و قسە بدەم و حەزم لێ بەگژی تۆزێک باسی ئەوانە بکەم کەوانیش باسییان کرد یەکەم جار سەبارەت بە کەسایەتی مادی هەبوون وتم ئەو کارلێکی کە لە ژینگەدا هەیە لە وڵاتی ئێمە کاکە ئەوڕۆکە هەژمونگەری مادی هەیە ئەو هەژمونە وای کردووە باوەکو خودی تۆزێک واقعیانە بێنە ناوەزعکە لە تیورۆ بچینە دەرێ گلەیی نا هەرچەنە ئێوە ئازادن لەوەی کەینەکەن من بەستەنیا ئیدارەی حیوارەکەکەم بەڵام هەستەکەم زۆر جار بۆ نمونە ئێمە باسی دەرونی ئینسانی کوورد دەکەین بەڵام زۆر جار هەستەکەم ناتوانین سەرنجی گەنجێک لە ماڵەوە بە کێش بکەین پێتان وانە ئەگەر ئێمە باسی دەرونی کورد بکەین گفتوگۆیکی دۆڕاومان کرد ئەگەر لە نەتیجە نەتوانین سەرنجی پیرژنێکی کوردیش ڕابکێشین مەبەستم وایە ئێوە نمونونەکان زۆر ئەبنەوە بۆ ناو کتێب منیش هەرمە ڕایکەشنەوە دەرەوە حەزەکەم لە باسی واقع بکەن هەمیشە تەماشا دەکەی لە کۆمەلگای کوردی وەختێک کە ئێستا کە هەژمونی مادەگەرایی هەیە خەڵک بەرەو مادەکە دەڕ بۆ نمونە ئەگەر منداڵێک لە ماڵی پارە پیاکە کەسێکی باشە بەڵام ئەگە معریفی بێ کەسێکی باش نییە بۆ ئەو ترسە وای کردووە ئابلوقی ئابووری فلان ترسی شەڕ ترسی نازانم چی ئەو هەموو ترسانەوەی لێ کردیا مرۆڤەکە بە دوای پارەدا بگەڕێت وەختە کەسێک کە دەوڵەمەندە کەسێکی باش نیشاندرێ لەبەرەوە زۆری بیرکردنەوەیان زۆر بیرکردنەوەیکی مادیە یعنی وەختی کە تۆ زۆر بیرکردنەوەیکی مادی دەکەی حتمما ئەو حاڵەتە لێ پەیدا دەبێتن مەسەلەی خۆ سەلماندنەوەی کە مامۆستا باسی کرد مەسەلەی کبێر ئەمە شتێکە ئێمە لە بیرمان چووە مرۆڤ جارێ بۆ وا دەکاتن خۆی بە متەکەبیر نیشاندا یان خۆی بسەپێنێ خۆی بەزە نیشاندا ئەمە نەقسێکی دەرونی خۆیتی هەیەی ئەو مرۆڤە نمونە ئینتخاباتی دیاوە لەسەر ململانی حیزبەتی من دەبێت بە واقعی زۆر باس بکەم بۆ لێرە چۆنە لە ئەڵمانیا چۆنە ئەمن هەموو جادرێن بنەمای ئەخلاقی لە وڵاتی ئەڵمان فەرقی هەیە لە ئەوروپا لەگەڵ کوردستانە بنەما ئادابیەکان و سلوکیەکان لە ئەوروپا فەرقی هەیە لەگەڵ کوردستانە کوردستان و ئەوروپا جیاوازی زۆریان هەیە بەڵام وەکو مرۆڤ دەتوانێت ئینسانەکان یەک بگرنەوە بەڵام ئەم جۆری جیاوازیانە لە مەسایلی بنەماکان و ئێمە فەرقیان هەیە واقعیتر بینێ ناو کوردستانە کاکە لە کوردستان وەختە کە ئینتخاباتەکە دەبێتن دوو حزب دێمەلمانە دەکەن سێ حزب دێمەلمانە دەکەن فەرقەکەی چی لەگەڵ وڵاتێکی وەکو ئەوروپا فەرقی ئەوەیە حزبەکانی وڵاتی ئێمە لە کاتی ئینتخاباتە مۆسیقاکەیان مۆسیقای سەردەمی شاخ مۆسیقای شەڕە مۆسیقاکە بۆ هانی حاڵەتی سایکۆلۆژی مرۆڤەکان بدە بە عاتیفەیەکی میژووی بیگەڕێنێتەوە لە پاڵەوەدا پرۆژەیەکی ئینتخاباتی خۆشی پێشکەش دەکات وەختێک کە ئەمە گوێ دەگرم لێشێک لە کەناڵەکان لێ هەر حزبێکی کوردی لە وڵاتیمە کە مۆسیقاکە مۆسیقای شەڕە چوار چەکدار و پێشمەرگێکیش بۆ نیشاندەداتن ئەتۆ لە خۆت تۆ یعنی دەگەڕێەوە خەلفێتێک باگراوندێک دەگەڕێەوە بووی کە بۆ مێژوشی تون بگەڕێەوە کە بۆ ناو شاخە ئەو کاتە چ دەبێ وەختێک دێم مناقشە لەگەڵ دەکەم دەرێم حزبی من حزبی ئەلفا حزبێکی وایە مناقشە بکەین تو دەڵێ نا حزبی با حزبی منە حزبێکی وایە دەی مناقشە بکەین ئینفعال دەکەین بۆ لەبەری ئەو زرینگە و دەنگە و هینەی مۆسیقا شەڕەکە لە ناو مێشکمان هەیە ئینفعالاتی سایکۆلۆژیمان بەرز بۆتەوە بەڵام لە ئەوروپا وانە
لە ئەوروپا دوو پارت بێ ململانێ بکەن پارتەکانی کەسە بەرنامەی خۆیان پێشکەش دەکات بۆ ئەوان بە هیچ کلۆجێک بە هیچ شێوازێک حەزیانی نییە بگەڕێنەوە بۆ دەنجی شەڕ بۆ دەنجی تونڕەوی تەسەوری ئەوە بکەن حەزیانی نییە بگەڕێنەوە بۆ دەنجی تونڕەوی ململانەی ڕنگ بەم دوایانە لە انتخاباتی کوردستانە بۆ نمونە ڕەنگی زەرد سەوز مۆر فلان فلان ئەو ڕنگانە کاتێک کە دیت و ململانی ڕنگکان دەکەی ئەو لە ڕووی ستاتیکەوە سەری یعنی لە ڕووی جوانیەوە سەری ڕەنجێک دەکاتن ڕەنکەی دەهێنی دەکاتە شعارێک و دروشمێک بۆی پێ بناسێتەوە ئیمە پڕکەکە بە چاویەکەوە ئەو حاڵەتە ئینفعالەتەکەیە کە حزبەکە بانگەشەی بۆ دەکات لە وڵاتی ئێرە ئاوایە بووە لە وڵاتی ئەوروپاوانیە دوو باسێ زۆر گرنگە گوێگرتن و ڕخنەکردن لە وڵاتی ئێمە ڕخنەکردن نابێ بوونی بێ بۆ لەبەرەوەی هەرچی دەسەڵاتداری عێراقی هەبووە لە وڵاتە بەتایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕخنە وجودی نەبووە ئەحزابی کوردیش کۆمەڵگەی کوردیش هەڵقوڵاوی ئەو مجتەمەعی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بووە لێرە چی دیکەش پاڵپشت بۆ ئەوەی کە هەمیشە مرۆڤەکان بە توندی ئەوها بیرکەنەوە ئەفکار و ئەیدۆلۆژی ئەحزابیش تەئسیری هەبووە باشە بەڵام تۆ لە مناڵیەوە بە ڕەخنە ڕانەی بۆ نمونە مەسەلەن سیستمی خوێندنێک کە هەمومان بۆ فلتەریا تێپەڕیون بەردەوام کەسێک قسەی کردو ئێمە جۆمان گرتووە بەردەوام مەسەلەن باسەکە ئەوەی کە لەگەڵ خاتوونا باسم کرد بەردەوام ئەوەی کە قوربانی بووە لەسەر لە ناو کلاسەکان و پۆلەکانی خوێندنە ئەوەی کە قوربانی بووە مۆزوعەکە بووە مۆزوعەکە ماتریاڵی زوڵاندنی عەقڵ نەبووە ئەمەش کاریگەری نییە لەوەی زۆرە یعنی با ئەسبابەکان دەواسکەم ئەگەر بێ باسی پەروەردە بکەین ئێمە تا ساڵی 91ەوە پەروەردەکان ئەو پەروەردەکردن ناو قوتابخانەکان هەبوو ئاراستەکردنی و جۆرە پەروەردەی بەعەز بوو هەردووی خەڵک پەروەردەکەی و مامۆستا باسی کرد شاخێک ڕسمێک دەکەی ڕسمی سیلاحەکەی بوون وەرە لە دوای 91ەوە جۆری پەروەردە ناسەقامگیر بوو لە وڵاتی کوردستانە تۆ دەبێ وەسبابانەش باس بکەین ناسەقامگیر بووە پەروەردەی کاتەوە مامۆستا 6 مانگ احتیمالە نزیک نازیم ساڵێک بوو چەندێک هەر بێ معاش پەروەردەیان گرتووە ئەخر حوسڵەی نییە ئەمە لاشتکە توجا شەڕی ناوخۆ پاشان کە دێی جارێکی دیکە ئەتۆ لە سیستەمی پەروەردەیی هەتا لە سیستەمی سیاسیتە زۆرێک لە سیاستوانە ئێستا کە ئەم وەزعی ئێستاکە بە وەزعی ئینتقالی دەشۆپێنین ئێتۆ سیستماتیکی ئیشەکان سەقامگیر نەبوو وەک کوردای دەڵێن نەکەوێت سەسکە ناتوانێت ئاراستە بکەین باشە ژێرخانی فەلسەفی وڵاتی ئێمە چییە ژێرخانی فکریمان ینی ژێرخان هەموو شتێک ئایدۆلۆژیا ئێمەی تەوجیه کردیە وەکو ئایدۆلۆژیای بەعەس وەرە بەیەوە سەر ئەحزابەکان ئایدۆلۆژیەکانیان کاکە وڵاتی کوردەواری خۆمان حتا پەروەردەی حزبی لە ناو وڵاتی خۆمان ئەو پەروەردەیە جێگەی شەهامەت و قیەم بوو کە پەروەردەیەکی سۆسیالیستی بۆ نمونە فکرێکی ئایدۆلۆژی چەپ هێناوێتی بە عورفیشەوە ئەسڵەن بۆچوونی لینینی هێندە قبول بووە بۆچوونی دیکە قبول نەبووە یعنی بەرشەفی قبولەوە بەش مەرشەفیەکە قبول نەبووە ئەمەش بۆچوونێکە وەرە دەمەشای بۆچوونە ئاینەکە دەکەیت باشە بۆچی تعریفی لینین بۆ چوونی لینینی بۆ مەسەلەن بۆ مشارەکەی سیاسی بۆ ڕۆڵی موسەقاف بۆ ئەوانە بۆ ئەوەندە ڕەواجی هەیە مەبەستمەوەیە ئەمە ئەم ئیدۆلۆجیەیە کە فۆرمەڵی ئەم ئەخلاقی کردووە لە ناو کۆمەلگایە یا ئەم ئەخلاقیەتەیە ئەم سلوکەیە ئەم پێکاتە دەرونی و کۆمەڵایەتیەکە فەرزی ئەم جۆرە لە تعریفەکات فەرزی سەوریەت دەکات لینین بوو مەقبول بوو یعنی تا زمانێک و ئێستا کە شەڵچێکە مەسەلەن لینین بۆ خۆی کەسایەتێک بتوانێت مەبەستم لینین نییە بۆچوونەکەی لە سەدەمی شۆڕشی ئۆکتۆبەرە لە رووسیا بۆچوونەکەی لینین پێشکەوت لەبەرەوەی شۆڕشی لەگەڵ کرد کە شۆڕشی کرد ئەوان لە 7 ئۆکتۆبەرە لە ئینە چەندی ئۆکتۆبەر لە ساڵی 1970 ببەخشە توانیان شۆڕشەکە سەر بێخن وەختی کە توانێت شۆڕشەکە سەر بێخن بۆچوونی مەرشەفیەکان ئەوە بوو کە ئەوان دانویست بە میانڕەوی بێنە پێشەوە بەڵام کاتێک بەرشەفیەکان و لینیەکان هاتن بە شۆڕش هێنانە پێشەوە سەرکەوت ڕەوازی ئەو ئەفکار لە سەوڕەی مارکسیتە ڕەنجی دایەوە و پێشڕەفتی کرد ئیدی هەر کەسێک کاتێک کە بیرۆکەی مارکسیتی وەردەگرت بۆ لە ساڵی 20ەکانە بیرۆکەی مارکسیت هاتوتە وڵاتی عێراقەوە کاتێک کە حیزبی شوعی لە وڵاتی عێراقا دروست بووە لەبەرەوەی دەسەڵاتدارەتی رووسی لەولا هەبووە ئەو بوسونە مەقبولوە لیبرالیەتی ئێستا بووی کە ئەمریکا سەر ڕێبەرایەتی دەکاتن ئەوە مەقبولە بۆ نمونە وەختی دوای ئێستا لە کۆمەلگای ئێمە مەسەلەن ئەم بیرکردنەوەی مەقبولە بیرکردنەوە نەرمونیانەکە نانا بیرکردنەوە نەرمونیانەکە مەبەستم ئەوەیە ئێستا بۆ نمونە دوو حەزب
خۆیان بەرجەستە بکەن ئەی بەستمەوە بە باسەکەەوە مەسەەن دانەیەکیان بە توندی تعبیر لە خۆی بک دانەیەکیان بە نەرمونیانی و ئەوە پێدوانی ئەوەی کە نەرمونیانە لەگەڵ دەروون و سایکۆلۆجیەتی جەماعی ئێمە نایەتە و تووشی نوع لە اختیرا ببێت بەڵام دوای ئەم ناوبڕەوەڵام بەرەوە بە ڕزانە گەڕێنەوە دیدارتان پاشکەوە.